باز لە ڕۆژی جیهانی فیزیای پزیشکی ئەەکەین. هەمیشە ئەم بابەتانە بابەتێکن کە کۆمەڵی زانستین، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ قسەی لەسەر بکەین ئەوەیە لەم ڕۆژە جیهانیانەیە کە بابەتی فیزیاین تا چەند پەیوەستی بەلایانی کەرتی پزیشکیەوە هەیە یاخود تەندروستیەوە هەیە و ئەم پێشکەوتنانە ساڵ بە ساڵ لە جیهانە بەردەوامە. ئایا ئەم پێشکەوتنانە لای خۆمان تا چەند ڕنگدانەوەی هەیە؟ چۆن ئێمە هەوڵ درراوە کە لە بواری تەندروستیە لە بواری پزیشکیە سوود لە فیزیا ببینین، لە پێشکەوتنەکانی ببینین، لە چارەسەرەکانی ببینین، لە ڕووی ئەوەی کە ئێستا زۆر چارەسەر هاتوۆتە پێشەوە لەوانەیە لە ساڵانی ڕابردووە ئەم چارەسەرانە بوونی نەبوو بێ، یاخود لە سەنتەرەکانمانە یاخود لە نەخۆشخانەکانمانە یاخود زۆر نەخۆشخانەمانەیە بە تایبەتی لە ناو شاری سلێمانی کە لە تەواوی پارێزگاکانی عێراقەوە خەڵک سەردانی ئێراکات بە خۆشحاڵیشەوە کۆمەڵێک کەسیتیان کە بەبێ ماندوو بوون هەوڵێن بەبێ جیاوازی کاریان بۆ بکەن. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەمڕۆ باسی دوو بابەت بکەین بزانین تا چەند ئەم دوو بابەتە توانوێتی پەیوەندیەک دروست بکات بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی و لە هەمان کاتیشا بە زانستانە کاری لەسەر بکەین. ئەویش ئەمڕۆ ڕۆژی جیهانی فیزیای پزیشکیە کە باس لەوە بکەین کە چۆن ئەم ڕۆژە بەسەر ئەکرێتەوە کار و چالاکیەکان چێتیایە بەڕێوە چێ و لای خۆمان تا چەند ئەو کەسانی لەم بوارەیە پسپۆڕن کار لەسەرم بابەتاکەن. ئێمەش ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگاراز محەممەد وەکو سەرۆکی فیزیای پێشکەوتوو کە بەڕێزانستە لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر زۆر بەخێری کاگاراز سەرەتا بۆی تۆزێک ڕوونتر بێ لای ئێمە و بینەرەکانمان بەڕێستان باسێکی ئەم ڕۆژەمان بۆ بکەین. ئەم ڕۆژە چۆن دیاری کرا و ئەم ڕۆژە سوود و تایبەتمەندیەکانی چییە؟ طبعا بەنسبەت زانستی فیزیاوە وەکو خۆمان دەزانین زانستی فیزیا هەر ئەوەنی مەسەن کە لە دەراساتەوە بیخێنی زانستێکە زانستێکی گشتگیرە و لە هەموو بوارەکانی ژیانە فیزیا تەداخولەکە لە ژیانە ینی هەشتیکاری هەموو شتەکانەکە کە لە ژیانی ڕۆژانی خۆمان ئاکرێت لە مەسەن لە گەردون ناسیە لە مەجای فڕۆکەوانیە لە شتەکانی لە مەجای تیشکە لە مەجای شتەکانی کە فیزیا هەموو دەورێکی ئەساسی هەیە بۆ جێبەجێکردنی ژیانی ڕۆژانی خۆمان کەمی ئیشی پێەکەین. بیزات لەوانی کە زیاتریش ئەوە هەیە کە فیزیا دۆریشی باڵای هەیە ئێستا لە پێشکەوتن بۆ مەجای پزیشکی تاکو لە مەجا بواری پزیشکیە بتوانرێت زۆر سوود لە ئامێرەکان بۆ بگرێت بە جێبەجێکردنی یاساکانی فیزیا باشکە هیچ ئامێرێک لە ئامێرەکان تطبیقاتی فیزیایی ئەگەر جێبەجێ نەکری لەسەری ناتوانێت کاری پێ بکرێت بزاد لە بواری تیشکە یعنی تیشکی ژێکێکە لەو بەشانەی کە فیزیا دەوریشی و ڕۆڵێکی گەورەی هەیە زانکان ینی احتیمامێکی زۆریان پێیاوە ڕۆژانە ئەبدەیتی شتەکانەکرێت بۆ چارەسەرکردن و بۆ شتەکان بۆ ئۆتوانی بەرەو پێشی بەرین. مۆزوعی فیزیای پزیشکی تەمان خۆتان ینی ئاگادارن ینی هەموو هاوڵاتیش ئەزانێت کە فیزیای پزیشکی زۆر بواری هەیە ینی یەک لە یەک بوارەکانانی وەکو مەجای شێرپەنجە و ئەوانە مەجموعەیەک شت هەیە بۆ نمونەکە ئێمە باسی تطبیقاتی تیشکەکەین تیشک چەند بشێکی کە ئەگرێتەوانێکە هاتوۆتە ناو مۆزوعی فیزیای پزیشکیوانێ کە ئێمە بەپێ فیزیا و تطبیقاتەکەی ناتوانرێت نە پزیشک سوودی لێ ببینێت نە هیچ کات خزمەتێک بە نەخۆش بگەێنێت لەبەرەوە زانستی فیزیا و زاناکان هاتوون ئەم یاسانی کە لە فیزیا هەیە جێبەجێیان کردووە بە وردی بۆ دروستکردنی هەموو ئامێرەکان و سوودی لێ بینێت هەم لە ڕووی تەشخیصیەوە یاخود لە ڕووی دایگنۆستەوە بۆ دیاریکردنی نەخۆشی و هەم بۆ چارەسەرکردنیش وەکو تەرەپی یانی رادیشن تەرەپی کە لە بواری رادیشن تەرەپیە هەیە ئەمە بواری مدیکل فیزیکسە کە کارە حتا معایرەکردنی جیازەکان ینی ئێمە گرنگی ئەوە ئەساسترین شدەوەیە کە تۆ ئەگەر هاتوو لە بواری تیشکە بتوانیت چارەسەری نەخۆشکی پێویستە مدیکل فیزیکس ئەو یاسانی کە خۆی هەیە و ئامێرەکەی پێ دروست کراوە ئەبێ ڕۆژانە یا مانگانە یا بە دەوری چێکی جیاز بکات لە چ ڕوویەکەوانە لە ڕووی ئەو تیشکی کە دەرەچێت بە پێی ئەو پرینسپڵانی کە لە فیزیا هەیە یعنی ئەو یاسانی کە لە فیزیا هەیە دەربارەی ئەو شتە کە ئەمە شتێکی گرنگە ینی ئەمە ئیشی مدیکل فیزیکسە کە لە بوارەکانە بزات لە بواری پزیشکیە دەوریشی باڵای هەیە یعنی تاکو
فیزیای پزیشکی یا ئەو کەسانی کە مختصن بەو شتە هەڵنەسن بە پشکنین و ینی چێکی جیازەکە لە ڕووی ژەمی تیشکیەوە کە دەرێچێت دڵنیابوون لەو ژەمە تیشکی کە دەرێچێت لەو فۆتۆن و ئەلکترۆن و ئەو شتانی کە دەرێتێت بۆ چارەسەرکردن بە دەقیقی نەزانرێت معایرە نەکرێت ئێمە ناتوانین و هەم پزیشکیش ناتوانێت دڵنیا بێت لەوەی کە چارەسەرەکەی بەتەواوەتی کەواتە فیزیای پزیشکی لە زۆر ڕۆوە هەرم ڕۆژ نییە ئەتوانین شتێکی کەش هەیە کە ئەویش بریتە لە ڕادیشن پرۆتێکشن یاخود خۆپاراستن لە تیشک کە ئەمە یەکەیەکی زۆر زۆر گرنگە کە هاوشان لەگەڵ بەشی ینی بەشەکانی تری پزیشکیە کار دەکات ینی بۆ پاراستنی کارمەندان و دیاریکردنی ئەو ژەمانەی ئەگەر خوانە خواستە بەر کارمەندێ بکەوێت لە کاتی ئیشکردنا لە تیشکە کەماچێتە بواری خۆپاراستن لە تیشکەوانێ ئەمە چەند یاسای تایبەتی خۆی هەیە کە فیزیای پزیشکی ئەو کەسانی کە لە بواری فیزیای پزیشکیە شارەزاییان هەیە ئەبێ معایرەی ئەو شتە بکەن یعنی بزانرێت ئەو شوێنە بە تەواوەتی پرۆتێکت بووە یاخود پارێزراوە لە ڕووی تیشکەوانێ ئەو کارمەندی کە لەوێ ئیشەکات کە بە بەردەوامی هەڵەسێت بە وێنەگرتنی تیشک بۆ نەخۆشەکان ئایا تا چ ڕادەیەک سەلامەتە ئەم قیاسکردن و حسابکردنە هەموو ئەگەڕێتەوە بۆ مێدیکل فیزیکس لە بواری خۆ پاراستن لە تیشک یعنی خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر زۆر بەرەو پێش ڕۆشتووە لەم بوارەدا لە بواری فیزیای پزیشکیە ئەویش بەکردنەوەی سنتەرەکان بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک وەکو سنتەری ژیانەوە لە سلەیمانی و هەروەها لەو بەشانەی کە نەشتەرگەری ئەکرێت بە تیشکی لەیزەر چکە لەیزەریشە تیشکە بەڵام بۆ چارەسەریشی دیاریکراو بەکارێنرێ وەکو خۆتان هەزانن لە بواری مەسەلەن چاو بۆ ڕاستکردنەوەی تۆڕی شەبەکەی چاو و هەروەها بۆ شکاندنی بەردی گورچیلە و هەروەها ئەمە تیشکی لەیزەر اینجا تیشکی مەسەلەن فۆتۆنمان هەیە و ئەلکترۆنمان هەیە کە لە سنتەری ژیانەوە ئێستا کە خۆم لەوێ ئیش و کارم لەوێ ینی حالیان ئێستا سەرۆکی فیزیایی پێشکەوتم لەوێ کە زیاتر ئێمە هەڵەسین بە چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە بە تیشک بە دوو شێوە بە فۆتۆن و بە ئەلکترۆن و بەشێکی کەشمان هەیە یەکەیەکی کەشمان هەیە هەر لە سنتەری ژیانەوە ئەویش بریتە لە بڕاکی تەرەپی واتە بەکارهێنانی تیشکی ناوەکی یا چارەسەری ناوەکی بۆ نەخۆشانی شێرپەنجە کە ئەوەش دەورێکی زۆر زۆر باڵای هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشی کە ئەمە هەموو لە بواری فیزیای پزیشکیە دەورەبینێت کە فیزیا هەڵەسی پێش ئەوەی دەستکرێ بە چارەسەر ئەبێ چێکی جیاز بکرێت وەکو وتم معایرەی جیازەکە تیشکەکە بکرێت لە هەموو ڕوویەکەوانێ ئامادەکاری بکرێت بە شێوەیەکی زانستی فیزیایی تاکو بتوانرێت پزیشکیش هاوکات لەگەڵ مێدیکل فیزیکسا کارەکان یەکلا بکرێتوانێ و چارەسەرێکی گونجاو بگەێنێت بە نەخۆش جا کاک ئاراست ئەو پرۆسی کە جەنابەت باست کرد بۆ سوود وەرگرتن لە با بڵێن فیزیای پزیشکی لە بواری پزیشکیدا بەشێکی لە ئەستۆی پزیشکەکانە بەشێکی لانەیە کەسانێک بێت کە هاوکاری جەنابەت بن بۆ ئەوەی کە بۆ نمونە هەر چێکی جیهازەکان بکەن ئەم بابەتانە ئایا وا هەیە ئێمە لە کوردستان دەرچووی ئەم بابەتەمان و ئەم زانستەمان هەبێت یان ئستافی پێویستمان هەیە؟ بەڵێ بەنسبەت مێدیکل فیزیکسەوانە ینی فیزیای پزیشکی بۆ ماوەی چەند ساڵێکە ینی ئەم بەشکراوەتەوانێت لە زانکۆی سلەیمانی لە بەشی لە کۆلێجی زانست لە بەشی فیزیا لەگەڵ کۆلێجی سەلاحەدین لە ئەویش لە بەشی فیزیا کە ئەو خوێندکارانی کە لەوێ دەرەچن پرینسیپڵ ینی شتی مێدیکل فیزیکس وەرەگرن وەکو شارەزایی لەسەر ئەنەتۆمی ینی ئۆرگانەکانی جسمی مرۆڤ لاشی مرۆڤ ئەمانە هەیە بەڵام ئەوانی کە لە سنتەرەکانە ئێستا وەکو خۆمان دەوام ینی کارەکەین و ئیشەکەین لەسەر مۆزوعەکە تەمان ئێمە هەروانە هاتوونێتە ناو بەشی چارەسەری شێرپەنجە بە تیشک مەسەن بینینی چەنەها دەورەی خولی ڕاهێنان بووە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان
لە وڵاتی تورکیا لە ئەڵمانیا لە لەبنان لە جامعی ئەمریکی ئەمانە هەمووی خولی ڕاهێنانمان بینیوە و هەروەها ئێستا بڕوانامەی ماستەر و دکتۆراش بەدەستێنراوە کە ئێستا حالێن لە سنتەری خۆمان لە سنتەری ژیانەوە کاری لە کوردستان باڵێ لە کوردستانیشە ئێستا ئەو بڕوانامەی ماستەر و ئەمانە ئەرێ بە بواری مەجای فیزیای پزیشکی زۆر بە خۆشبەختانەوانێ ینی کارەکان زۆر بە سەرکەوتوی ئەروات و ئەم مەجالە وەکو بە جەنابتانم وت ینی ئەبدەیتە ینی کە ئێمە سنتەرێکی وە ینی بە خۆشبەختانە یان من زۆر سوپاسی بەناوی خۆم و سنتەری ژیانەوە و دەستەی بەرەوە بردنەوانێ سوپاسی ماڵی مام جەلالەکەن کە هاوکارێکی ڕئیسیمان بوو بۆ دانان و دروستکردنی ئەم سنتەرە بۆ چارەسەری شێرپەنجە کە تاکە سنتەر بوو لە سلەیمانیە لە هەرێمی کوردستانیشە کە ئەم سنتەرە دانرا لە 2009 کە کرایوانێ هەروەها پاڵپشتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان کە پاڵپشتێکی گەورە بوو بۆ دانانی بیرۆکە و جێبەجێکردنی سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە کە هاوشانە لەگەڵ چارەسەری کیمیایی لەگەڵ نەخۆشخانەی کیمیایی لە نەخۆشخانەی هیوە ینی هەردوو بەشەکە ئەوان بە کیمۆتەرەپی چارەسەرەکرێت ئێمە بە ڕادیشن بە تیشک چارەسەرەکرێت و هەردوو تەواوکەری یەکتریە لە چارەسەرەکە بەڵێ زۆر باشە کاکاراس بادام ئەم بابەتەی ئێمە دوو لایەن لە خۆیەگرێت زانست لە خزمەتی تەندروستیە و ئەم زانستەش ساڵ بە ساڵ و کوبەرز ئاماژەی پێ پێویستی بە ئەبدەیتە یعنی شتی تازەتریەتە پێشەوە بۆی کە تۆ چۆن کاری لەسەر بکەیت لە وڵاتانی پێشکەوتوو هەمیشە هەوڵێن ئەو شوێنانی ئەم زانستی تیا جێبەجێەکەن بە تایبەتی کە نایبنی تاقیگە هەستارترین شوێنە ئەم شوێنانە لای ئێمە تا چەند کاری لەسەر کراوە بە شێوەیەکی زانستیش ئەو شوێنە وەکو تاقیگە دابین بکرێت بۆ ئەوەی نەزیانی هەبێ بۆ نەخۆش نەزیانی هەبێ بۆ پزیشک نەزیانی بێ بۆ ئەو کارمەندە بەڕێزانەی کە لەوەیە کارەکانی خۆیان جێبەجێەکەن چونکە ئەمانە لە پێش هەموو ئەوەی کە تۆ جاری خزمەت گوزارێکە پێشەش بکەیت چکە ئەم تیشکە تۆ بتەوێت یەک تیشک نییە چەند جۆرێکی تیشکە لەوانەیە ئەمە بەردەوام بەکارهێنانەوەی ئەگەر بە شێوەیەکی زانستانە و بە شێوەیەکی باش لە شوێنەکە و کۆنتترۆل نەکردبێ لەوانەیە ڕنگدانووی لەسەر جەستەی کەسە ئاسایەکان زۆر ڕاست ئەمە تا چەند کاری لەسەر زۆر ڕاستە ینی جەنابتان خۆشتان نزانن ینی ئەو زۆرۆفەی کە هەرێمی کوردستان بەسەریا ڕۆی بەنسبەت ئەو زۆرۆفانی کە لە هەرێمی کوردستانە بەسەر ڕۆی ینی ئەم پێشتر زوو خولی ڕاهێنانەکرایوانە لە دەروی وڵات کە ئەمە بودجەیەک بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابینەکرا بۆ خولی ڕاهێنان بۆ ستاف بە هەموو شێوەیەک بەڵام بە پێی زروفی دارایی و ئەمانە تۆزێک ئەمە بەشێک لە ینی هاتوۆتە دواوە ینی بەڕاستی من داواکەم ئینشەڵڵا ینی لە داهاتوویەکی نزیکە ئەم خولی ڕاهێنان و شتانە بەردەوام بێت بەڵام ئەوە ناگەێنێ بڵێن وەڵا هیچ کەسێک کە لە بوارەکە ئیش بکات خۆی ئەبدەیتی خۆی نەکاتەوانێ چونکە ئیشکردن لە بواری تەندروستیە بزات لە چارەسەرکردنە بۆ نەخۆش چ فیزیایی ینی فیزیایی پزیشکی بێت چ پزیشک بێت چ بەشەکانی تر بێت پێویستە لە سەرشانی خۆی ئەگەر هاتو خولی ڕاهێنانیش نەبێ یا زروفێ بێت بەڵام مادام تۆ لە بوارە ئیشەکەی مەفروض ینی زەمیری خۆت بجوڵێنی ینی خۆت ئەبدەیت بکەیتەوانێ ئێستا زۆر شت هەیە لە بەردەستا تۆ توانیم بەردەوام متابعی بکەی بەردەوام ینی لەگەڵ یا بڕۆی تاکو بتوانی ئەبدەیتی و معلوماتی خۆ بکەیتەوانێ هاوکات لەگەڵ ئیشەکەی خۆتە ڕۆژانەکە ئیشەکەی شتی تازەترت بێتە بەرچەو شتی تازەتر ڕاستە خولی ڕاهێنان زۆر زۆر زرورە زۆر زۆر پێویستە کە ئیشەڵڵا داواکارم ینی خۆ تەقسیریشان نەکردو ینی هەنە وەزارەتی تەندروستی نابڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تەقسیریان نەکرد لە بوارە بەڵام بە هیوادارم ینی ئەوەش بێتە کایوانێ کە بە بەردەوامی ئەم خولانە بکرێتوانێت تا بتوانرێت ئەبدەیتی زانستەکان بکرێ و معلوماتەکان بکرێت لەلایەن کارمەندان و پزیشک و فیزیای پزیشکیوانە بۆ چارەسەرکردن و زیاتر خزمەت گەیاند بە نەخۆش لە ڕووی تاقیگە کارێکە پرسیارەکەی من بوو واللهی بەنسبەت شوێنی تایبەتی هەستیارەکانە بێ بە شێوەیەکی باش طبعا بەنسبەت تاقیگەوان ئێمە وەکو مدیکل فیزیکس
تاقیگەمان ینی پێویست نییە تاقیگە بەڵام ئەوەی کە هەیە ئەچیزێ ینی جیازە ینی ئەچیزەی تایبەتیە بۆ معایرەکردن یاخود بۆ کالیبریشن و بۆ ئەو دیاریکردن و دڵنیابوون لەو ژەمە تیشکەی کێتە دەرەوانێ بۆ چارەسەرکردن نەخۆش اینجا چێ مەسەرن لە بواری چارەسەرکردنا بێت وەکو ڕادیشن تەرەپی چ لە بواری دایگنۆستا بێت یعنی بۆ نمونە لە بواری سیتی سکان و MRI کە ئەمە زیاتر لە تەشخیصیە ینی دایگنۆستە ینی مەفرۆزە جیازەکە لەلایەن فیزیای پزیشکیوانێت چەند شتێک هەیە دڵنیا بێت لەوەی کە تۆ ئەو وێنەیە ئەگری کواڵەتی وێنەکە زۆر زۆر بەدەقیقی بێت و هاوکات بێت لەگەڵ ئەو چڕیەی کە لە لەشی مرۆڤەکایە خۆمان دەزانین لەشی مرۆڤ لە سا هەفتا لە سا هەشتای لە ئاو پێکاتەوە کەواتە ئێمە ئەبێ ئەو شتانە هەموو جێبەجێ بکەین پێشتر کالیبرێشنی هیوای بۆ بکەین تەجروبەی بۆ بکەین لەسەر چڕیەکی دیاریکراو کە هاوشێوەی ئاو بێت دڵنیا بین لەو قراءەتانی کە هەمانە کە بە تەواوەتی دڵنیاین بەپێی ستاندەراتی عالەمی و ستاندەرات ئەو بەشەی کە تۆ ئیشی تیاکەی چ سیتی سکان بێ چ MRI بێت چی ڕادیشن تەرەپی بێ چ براکە تەرەپی بێت چارەسەرکردنی ناوەکی دڵنیابی لەوەی کە تۆ ئەو ژەمە تیشکە بە تەواوەتی قیاساتت کردووە هاوشێوەیە لەگەڵ لەشی مرۆڤە یعنی ئەبێت دڵنیابی لەوە کە دڵنیا بووی ئەو کاتێت تۆ ئەتوانی بڵێ ئەم شتە تەواو ئامادەیە بۆ چارەسەرکردن بۆ نەخۆشەکە بڵێ جا کاگاڕاستەر بە حکمی قسەکانی جەنابەت ئەمە بۆمان دەرکەوت ئیشەکەی ئێوە یەکێک لە مەترسیدارترین ئیشەکانە چون لەگەڵ کۆمەڵێک جیهاز کار ئەکەن کە تیشک دەرن ئەمانە ڕێنماییەکان بۆ ئەو کەسانەی کە کار بەم ئامێراناکەن و هەروەها بۆ ئەو نەخۆشانەی کە بەر ئامێرەکانەکەن بۆی کە تیشکەکانیان بۆ وەربگرن ڕێنمایی بۆ ئەم کەسانە چییە ئەبێ چۆن بن لەو شوێنەیە طبعا بەنسبەت کارکردن لە تیشکەوانە زیاتر ئەوانی کە کار لە تیشکی ئەکسڕێی یاخود پێڵن تیشکی سینی کە لە سیتی سکان و لە ئەشعی مەسەرەن ئەکسڕێی احتیادی کەوانی بە کەیڤی ئیشەکات بۆ گرتنی وێنەگەری وێنەگرتنی بەشی سەنگیا بەشەکانی تری لەشی نەخۆش و هەروەها ئەوانی کە لە بەشی رادیۆتەرەپیا ئیشەکەن چارەسەرکردنی شێرپەنجە بە تیشک ئەمە زۆر زۆر گرنگە کە ڕەچاوی یاساکانی رادیشن پرۆتێکشن بن ینی ئەوە خۆ پاراستن لە تیشک بن ئەوەش منە بینیمە ئەڵەن ئەگەر کارمەندێک لەو شوێنە ئیشی کرد با دووگیان نەبێت بەڵێ طبعا بدایەتەکەی خۆی زیاتر دەوری چی ئەبینێت دەوری ئەوە ئەبێنێ ئەگەر شوێنەکە زۆر زۆر محکەم بێت یاخود پارێزراو بێ لە تیشک ئەوش بە چەکی دەوری کە مێدیکەل فیزیکس هەڵەسێ بۆ کارە و داتاکان تەجیلەکە و پێویستە کولی کارمەندێک ئامێرێکی تایبەتی هەبێت بۆ قیاسکردنی ڕۆژانەی خۆی لە کاتی بواری ئیشا کە پێوە دێت پرسنال ئەلکترۆن دۆزیمەتر یعنی جیازێکە دانرێت کولی کارمەندێک پێویستە ئەو جیازی پێوە بێت لە کاتی ئیشکردنە بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کە لە ڕۆژێکە چەند لە ژەمە تیشکەکانی بەرەکەوێت و ئەمەش مانگانەیە یا بە دوو مانگ جارێک ئەگەر بزانرێت شوێنەکە بە تەواوەتی محکەمە لایەن مێدیکەل فیزیکسەوە بە دوو مانگ جارێک یا مانگی جارێک کۆکرێتەوەوانێ قیاساتەکان حساب بکرێت ئەژمارەکرێت تەجیلەکرێت تۆمارەکرێت و بەراورد دەکرێت لەگەڵ بری ستاندەرە تا دکو دڵنیابین لەوەی کە ئەو کارمەندە بە تەواوەتی پارێزراوە لە بەشەکە بەنسبەت ڕێژەیەکی دیاریکراوە بەر تیشکەوت بێت ئاساییە احتیادیە چونکە ئێستا ئەو ڕێژەی کە لە بواری تیشکە لە کاتی کارکردنا بۆ کولی کارمەندێک ئەگەر هاتوو لە دوای پارتشن ینی پارتشمە بەسمالەوەی لە دوای حاجزەوانێک کە پارێزراوی یەکات ئەگەر بە پێی ستاندەری عالەمی ئەگەر 7.5 مایکرۆسیڤەرت لە سعاتێکە لە یەک سعاتە 7.5 مایکرۆسیڤەردی بەربکەوێت ئەوە بە تەبیعی دانرێ بە تەبیعی دانرێ و ئێستا ئەو ئامێرانی کە دانراوە و دروست کراوە بەو شێوەیە معایرە کراوە کە ئەگەر هاتوو لەو ڕێژەیە زیاتر بوو لەو ڕێژەیە زیاتر بوو ئەوە ئامێرەکە ڕاستەوخۆ
ئەلەرمیایەتێ یعنی ئاگاداریەکاتەوە ئەڵێ ئاگادار بە لەم ناوچەیە دزەکردنی تیشکەیە ئاگادار بە بە دوورکەوەرەوە ئەو کاتە ئەوی شەڵەسێت بەشی خۆپاراستن لە تیشک ئەو یەکەیەوە ئاگادارەکاتوانێت تاکو بە دوادواچوونی بۆ بکە بەنیسبەت نەخۆشی شەوانێ طبعاً نەخۆش خۆ دەزانی چارەسەری تیشک وەرەگرێ بەڵام یەکێک لەو شتانەی لە چارەسەکردنی تیشکاکە بۆ نەخۆش دەکرێ کە زۆر گرنگە ئێمە لە کاتی چارەسەکردنی نەخۆشە بەپی ئەو پرۆگرام و ئەو سۆفتوێری کە ئێمە بەکارێنین لە پلانە کە پلانێکی 3دیە و خۆشبەختانە ئێستا بێژگە لە پلانی 3D لە سنتەری ژیانەوە چەند چارەسەری ڕێگای چارەسەرکردنی کەشمانەیە کە زۆر زۆر دقیقە بۆ نەخۆشانی کە هەڵاوساوی شێرپەنجەیەکەی یاخود کە پێڵێن تیومەر و یاخود وەرەمەکە لە شوێنێکی زۆر زۆر حساسە حساسمە بەسمە لەوەیە کە نزیکە لەو ئۆرگانانەی کە ساغن کە تۆ نابێت تیشکی بەربکەوێ ئێستا تەکنیکی تازەتریشمانەیە کە بریتە تەکنیکی ئایەمارتی لەگەڵ ڤیمات کە ئەمە دوو تەکنیکە لە هەموو عێراقا زۆر زۆر ناموویە تەنها لە شاری سلێمانیەکرێ خۆشبەختانە ئێستا لە هەولێریش لەوێش وا وردە خەریکە دەست پێکەم بۆیشم کە ئەمە زیاتر تەکی دەکاتە سەر ئەو بەشەی وەرەمەکە یا هەڵاوساوی شێرپەنجەکە چارەسەر بۆ ئەو ئاکا ئۆرگانەکانی تەنیشتە پارێزێ کەواتە ئێمە بەشی خۆپاراستن تەنها ئەوە ناگرێتەوە بڵێ وڵا کارمەندەکە بپارێزرێت لە تیشک و ینی مەترسیەکانی تیشکی لەسەردابێت نە بەنیسبەت نەخۆشی شەوانێ لە ئەسنایی نەخۆش چارەسەرکردن ئێمە لە سۆفتوێرەکە ئەبێت زۆر زۆر دڵنیابین لە کاتی دانانی پلانە ئێمە فۆکس بکەینە سەر ئەوەی کە تەنها لە بەشی هەڵاوساوی شەرپەنجەیەکە کە پێی ئەڵێن تیومەر یاخود وەرم ئەوە چارەسەر بکرێ بەڵام ئەو ئۆرگانانەی کە تەنیشتی ساغن ئەوانە پارێزراویگەن ڕاستە خۆ تیشک وەرەگرێت بەڵام وەرگتنی تیشکەکە ئەبێ لە ڕێژەیە کابێت لە ڕێژەیەکی دیاریکراوی خۆی بچکۆ هەمووی دەراسە کراوە هەمووی تۆمار کراوە کە کولی ئۆرگانێک لە ئۆرگانەکانی جسمی ئینسان تحملی تایبەتیەکی بۆ ڕێژەیەکی دیاریکراو لە تیشەکەی لەوە زیاتر بێت زەرری پێگەینێ بەڵامی بە لە کاتی چارەسەرکردنە بەپی ئەو سۆفتوێری کە هەمانە ئێمە ئەزانین چەند لە بەشی تیومەرەکە یاخۆ هەڵاوساوی شێرپەنجەکە کە پزیشکە بەڕێزەکان بۆمان دیارەکرێت بۆ فیزیای پزیشکەکان ئێمە هەڵەستین بە هەژمارکردنی ئەو ژەمە تیشکەی کە بەر شوێنی هەڵاوساوی شێرپەنجەیەکە یاخۆ وەرەمەکاکە بە پاراستنی ئەو ئۆرگانانی کە دەورە پشتی هەیە و هەروەها بۆ زیاتر پاراستنیش ئەوەیە کە تۆ ناکرێت تۆ لە یەک کاتە ژەمێکی زۆر زۆر بە یەک کەڕەت ینی بە یەک جار تۆ ژەمەکەی دیاری ینی ئاراستەی نەخۆشەکە بکەیت ئەمە زەرێکی زۆر ئەگەێنێ بە ئەو ئۆرگانانی کە ساغ لە دەورە پشتی تومەرەکە هەیە لەبەرەوە کراوە بە جەلسات بۆیە من نەخۆشێگەیە ساڵێڵێ ئەم نەخۆشە 15 جلسەی هەیە یان نەخۆشەیە 35 جلسەی هەیە پرسیارێکرێ ئەی باشە بوو بە یەک جلسەکەی نایەتی ئەوە لەوە ئەبینێتەوانێت کە ئێمە ئەمانەوێ زیاتر ئەو ئۆرگانانە بپارێزرێت کە ساغن کە لە دەورە پشتی وەرەمەکەدا یاخۆ هەڵاوساوی شێرپەنجەکەیە بۆی ئێمە ئەوە پارێزراوکەین ئێمە زیاتر ڕاستە فۆکەسەکەینە سەر بەشی تیومەرەکە یاخۆ بەشی هەڵاوساوی شێرپەنجەکە بەڵام ئۆرگانەکانی تەنیشتی ئەگەر زەرریشی پێگەیان دوای 24 سەعاتە خۆی چاکاتەوانێ کەواتە ئەمە بۆتە پرسیارێکی خەڵکیش زۆر جار کەسانێکی ئاسایی لەوانەیە ئەم بابەتە زانستی بە ڕێزێک ئاماژەی پێی کە بە چەند جەلسەیەک بە چەند جارێک ئەم تیشکە وەرئەگرێ لە خزمەتی ئەوەیە کە زیان بە ئەندامەکانی تری جەستەی نەگەێنێ و بتوانێت چارەسەرەکە بە باشی وەربگرێت و ئەوەشی کە گرنگە لەم بابەتەیە ئەوەیە کە لە ڕێگەی و تیمۆی کە دانراوە لە ڕێگەی ئەو شوێنەی کە دیاری کراوە لە ڕێگەی ئەوەی چارەسەرەکان کە وەرەگیرێ پێشتر حساب بوانە کراوە کە نەخۆش نەکارمەند هیچ کەسێک زیانی بەرنەکەێت من وەکو دوایین پرسیاری خۆم کاگاراز بەپی پێویست کە جێگەی هیوا و دڵخۆشیە کە تۆ باسیەکەی کۆمەڵە چارەسەر کە لێرە لە شارەکەی ئێمە هەیە نەخۆشخانەکە لە عێراقا بوونی نییە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام بەپی پێویست ئەو ئامێرانەی ترمان هەیە کە تیشک ببەخشێ بۆ ئەوەی چارەسەری نەخۆشی کا و ئیتر نەخۆشی خۆمان پێویست نەکا بچێتە دەرەوەی وڵات بڵێ لەو ناحێوەتوانم بڵێ ینی زۆر شتی کەمان پێویستە یانی داوامان کردووە ینی یەکێک لەوانش
خۆی بەنسبەت رادیۆشن تەرەپیەوە یعنی ئێستا بەنسبەت سنتەری خۆمانەوانێ سنتەری ژیانەوە لە سلەیمانی لەبەر ئەوەی لۆدێکی زۆر زۆر لەسەر سنتەرەکەیە ینی داوامێکی زۆر زۆر هەر لە 8 بەیانیەوە تا 12 شەو لە کارکردنین بە 2 ئامێر کە ئەمە بە پێی ئیحسائیاتی منظمەی WHO صحی عالمی کە ئەڵێ بۆ کولی 100,000 کەسێک پێویستە ئامێرێکی چارەسەرکردن بە تیشک هەبێ لە شوێنەکە. ئێمە خۆتان نزانن ژمارەی دانیشتوانی شاری سلێمانی چەنە ینی بە هەموویانە تقریبا زۆر ینی یانی تۆ ئەگەر وابێت بەلایانی کەمەوانێ لە شاری سلێمانێ پێویستت بەلایانی کەمەوانێ بۆ 10 جیهاز هەیە یعنی بە 2 جیهاز تۆ تەختەی هەمووی ناکەی یعنی ئێمە چونکە وەکوڵە ئەکسپێرتێکی تاوامان هەیە لە مۆزوعەکە و ماوەیەکی زۆرە لە کارەکەین لۆدێکی هێزگار زۆرمان لەسەر ینی حتا نەخۆشانی ناوەڕاست و باشووری عێراقیش کە ئەوان جیازیشانێ و ئامریشانەیە بەڵام بەو ڕادەیە ینی وەکو شێوەیەک متمانەیەک نییە لەو شتەکە لە چارەسەکەن یەم بۆ شاری سلێمانی بەم شێوەیە ینی لۆدێکی هێزگار زۆرمان لەسرە لەبەرەوە ناکرێت تەختی بکەی بە 2 ئامێر و ئامێرەکانیش خۆتان نزانانی ینی تاکو تۆ زەخت لە ئامێر بکەی ئامێر احتیمال هەوە هەیە کە تۆ بوەسی لە کارکردن بۆ چارەکرد ینی چارەسەرکردنی کێشەکانی ئامێرەکەش کاتێکی دیاریکراوی لەبەرەوە ئێمە ینی خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی دواییدا و هەروەها بە کۆمەک و بە پاڵپشتی ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شەرپەنجە ینی پاڵپشتێکی زۆر گەورەمان بوون توانرا کۆمەکێک بکرێتەوانێ دیاری بکرێەوە ئێستاش ینی حازر کراوە کە جیازێکی کە ئیشەڵڵا لە داهاتوێکی نزیکە ئەم جیازش دابنرێت و بخرێتە خزمەتی نەخۆشانەوانێ کە تا ڕادەیەک بتوانرێت کەمێک لەو بارگرانی کە لەسەر سنتەری ژیانەوەیە بۆ چارەسەری شەرپەنجە بەتیش کەمێک لەو بارگرانیە تۆزێ سوو بکرێت و ئامێرەکانیش وەکو خۆتانەزان تۆزێک بەحەوێتەوانێ لۆدی لەسەر نەبێ ژمارەی نەخۆشیش تەمان زروفی زۆر زۆر ڕاستیانی خۆ ینی شتەکان لە ژیانە هەمووی گۆڕاوە وی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لایەک و سوودی هەیە بۆ مرۆڤ لە لایەکەوە بە هەمان شێوە بە زیانەگەرێتەوە بۆ مرۆڤ لە هەموو ناحەیەکەوانێ ینی مثلا چەندەها کارگە ئەکرێتەوەوانێ هەمووی لە خزمەتی مرۆڤە بەڵام ئەگەر بیتەوە سەر ناحیەی ئەوەی کە پاشەڕۆکانی و چۆنەی تعاملکردن لەگەڵ پاشۆڕیان و لە ژینگە و ئەمانە کاریگەریی خراپ لەسەرەکان زیانە بێت لەسەر نەخۆش ڕاستە ئێمە دەستخۆشی لێکەین سپاس بامەدەبوونەوە سپاسی سنتەری ژیانەوە و تەواوی ئەو نەخۆشخانانەی ترەکەین لە شارەکانی هەرێما و بە تایبەتی شاری سلەیمانی کە ئێوە ماندوو نەبن لەشتان ساغ بێ بە تەواوی کارمەند و پزیشکە بەڕێزەکانەوە کە لە میشە لە خزمەتی خەڵکان دووبارە سپاس بۆ تۆ سپاسی بەرزتانەکەم و زۆر زۆر سپاس.